ئێمە دوای ئەوە هەڵماندا لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە کە قەرارەکان وا هاتوو کە ئێمە ئەتوانین لە ڕێگەی دەستگایەکی معنیەوە ئەو زێ بکەین کتاب کرا بۆ شاربانی هەولێر کە ئەو پارچە زەویە بدرێت بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە لەوێەوە ئەوان لەگەڵ ئێمە اتفاقی بکەن کە بیکەن بە کتێبخانە نییە هەر بەتەنیا چەند پرۆژەیەکی هونەریە کە حقیقەت ئەو کتابە ڕۆیشتە بێن دەر باش ئەگەر لە دوایدا دەرکەوت کە نووسراوێک لەلایەن شخصی ڕێز کاکێکی ئەرزانی هاتووە بۆ شاروانی هەولێر کە داوای ئەو پارچە زەویە کرا بۆ دەستگای دارولمەدا کە خاوەنەکەی شخصێکی عەرەبە ئێمە موافقەمان هەیە لە وەزارەتی هەروەردا لە ساڵی 2009 دەزانم ئایا ئەو دەستگایە موافقەی هەیە کتابەکەی ئەستەی بەرهێنان هاتووە کە لە ساڵی 2016 موافقەیان کاکە ئێمە لە ساڵی 2009 خەریکین